26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا ڕۆژی ڕێزکردن لە زیاتر لە 4 دەهەونی و خەباتی نەهێنی و ئاشکرا ڕاوەستان و فیداکاری لە دژی دوو حکوومەتی زاڵم و دیکتاتۆری پاشایەتی ئیسلامی لە جەرگەی خەباتێکی جەماوەری شۆڕژگەرانەدایە. لە 26 ڕێبەنداندا دەنگێک لە گەروی خەڵک ڕاپەڕی و دڵ لە پڕ لەقین بەرز بووە، پڕ بە هەموو شەقام و کۆڵانەکان سرودی ئازادی خوێند. ئەو دەنگە کۆمەڵە بوو. چرایەک لەسەر شاهۆ و ئارێز و ئاوێر و نەکەرۆز و ناڵەشکێنە و ئاربابا و نەوشە هەڵگیرسا. ئەو چرای ڕووناکبەخشی کۆمەڵە بوو. کرێکارێک بۆ یەکەم جار سرودی ئەنتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی جیهانی کرێکارانی بە زمانی خوێند. ئەو کرێکارەش کۆمەڵە بوو. ژنێکی پێشمەرگە بە گژ یاساکانی پیاو سالاردا چووە و ڕووپۆشی دیلەتی فردا و پیاوانی بۆ هاوپشتی خەبات بانگەواز کرد. ئەویش هەر کۆمەڵە بوو. جوتیارێک بۆ یەکەم جار لە یەکێتی جوتیاراندا کۆ بووە و داسی لەسەر ملی زاڵم و زۆردار دانا. ئەویش کۆمەڵە بوو. پێشمەرگەیەک بۆ یەکەم جار لە ناو شۆڕشی کوردستاندا ڕووی چەکی لە زاڵم و سەرمایەدار و کۆنەپەرستی ناوخۆ کرد. چەکەکەی نە لە خزمەت زۆرداردا بەڵکو لە دژی ئەوان بەکارهێنا. ئەویش هەر کۆمەڵە بوو. ڕۆژی 26 ڕێبەندان ڕۆژی ڕێزکردنە لە هەموو ئەم کۆمەڵانە. پیرۆز بێت 26 ڕێبەندان، ساڵڕۆژی ئاشکرابوونی خەبات و تێکۆشانی کۆمەڵە. ئازیزان، ڕیزی بەرنامەکانی ئەم شەومان بەم شێوەیە دەبێت. سەرەتا دەستپێکمان بە سرودی ئەنتەرناسیۆناڵ دەبێت. دوایی 1 دەقیقە بێدەنگی ڕادەگرین بۆ یادی ئازیزانی گیانبەخت کوردی ڕێگای ئازادی و سۆسیالیزم. 1 دەقیقە بێدەنگی بە سرودێک دەشکێنین. بە دوای ئەوە هاوڕێ حوسێنی حەمیدی ئەندامی کومیتەی ناوەندی قسە و باسێکتان پێشکەش دەکات. لە دوای قسە و باسەکانی هاوڕێ حوسێنی حەمیدی، هاوڕێیان کاوە ناسرا و بەژاکا و نون بێشاڵا و یەک پارچە شێعرمان پێشکەش دەکەن. بە دوای ئەوە پەیامی ڕێکخراوە سیاسەکانتان پێڕادەگەێنین. پاشان بەرنامەی هونەریمان دەبێت بە بەشداری کاک فەریبۆرزی کەرەمی، کاک ئاوات پێنجوێنی و کاک بڕیار. هیوادارین شەوێکی خۆش بەیەکەوە بەسەر بەرین. ئێستاش بەرنامەکەمان بە سرودی ئەنتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی جیهانی کرێکار دەست پێ دەکەین. ئازیزان، ئێستاش 1 دەقیقە بێدەنگی ڕادەگرین بۆ یادی ئازیزانی گیانبەخت کوردی ڕێگای ئازادی و سۆسیالیزم.
ئێستاش داوا لە هاوڕێ حسێنی حەمیدی ئەندامی کومیتەی ناوەندیەکەین بۆ پێشکەشکردنی قسە و باسەکانیان. فەرموو هاوڕێگیان. میوانە بەڕێزەکان، نوێنەری حیزب و لایەنە سیاسیەکان، هاوڕێیان، لەلایەن کۆمیتەی ناوەندی کۆمەڵەوە پڕ بەدڵ بە خێراتنتان دەکەم کە زەحمەتتان کێشاوە و تەشریفتان هێناوە بۆ مەراسمی ڕێزگرتن لە یادی 55 ساڵەی دامەزرانی کۆمەڵە و 46 ساڵەی داگیرسانی مۆمی ئاشکرابوونی ئەم ڕێکخراوەیە. پێش هەموو شتێک بەمبۆنەوە بە گەرمی پیرۆزبایی لە تێکۆشەرانی ڕێبازی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران دەکەم. سڵاو دەنێرم بۆ هەموو ئەوانەی کە لە پێناوی ئەو ڕێبازەدا لە هەموو سەنگەرەکانی خەبات لە مەیدانی نەبەردی پێشمەرگانە و یان لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا گیانیان بەخت کرد. سڵاو بۆ بنەماڵە خۆڕاگر و سەربەرزیان. سڵاو بۆ یادی کاک حەمە حوسێنی کەریمی لە دامەزرێنەرانی کۆمەڵا کە ئەو ڕۆژە هاوکاتە لەگەڵ ڕۆژی گیانبەختکردنی ئەو ئازیزە. سڵاو بۆ هەموو ئەوانەی کە لە پێناو ئەو ڕێبازەدا بریندار و کەم ئەندام بوون و یان بەشێک لە تەمەنی خۆیان لە زیندانەکان و ئەشکەنجەگاکانی ڕژیمی ئیسلامیدا تێپەڕ کرد. سڵاو بۆ جەماوەری خەڵکی کوردستان کە بە هەموو شێوەیەک پاڵپشت و پشتیوانی کۆمەڵە بوون و لەو پێناوەدا لە بەختکردنی گیان و لە ماڵیان درێغیان نەکرد. ئامادەبوانی بەڕێز، ئەمساڵ ڕێوڕەسمی یادی دامەزرانی کۆمەڵا لە بارودۆخێکدا بەڕێوە دەبین کە کۆماری ئیسلامی ئێران نەک هەر لە چاو ساڵانی پێشووتر بەڵکو تەنانەت لە چاو ساڵی ڕابردووش ڕژیمەکەی جاران نییە. هاوسەنگی هێز بە قازانجی جەماوەر گۆڕاوە و هیوا بە سەرکەوتن و نەمانی کۆماری ئیسلامی لە ناو دڵ و دەرونی خەڵکی ئەو وڵاتەدا چەکەرێ بەستووە. لەلایەکەوە ئەو ڕژیمە کەوتوتە بەردەم کۆمەڵێک قەیرانی چار هەڵنەگر کە بەرەو هەڵدێری نەمانی دەبن و لەلایەکی دیکەوە کۆمەڵانی خەڵک بە چەند ئەزمموی دەوڵەمەندا تێپەڕ بوون و وانەی چارەنووسازیان لێوەرگرتووە. ئەزمموی شۆڕشی ژینا و دروشمی ژن ژیان ئازادی چوەتە ناخی کۆمەلگاوە و بۆتە سەرچاوەی گەلێک گۆڕانکاری هیوا بەخشی کۆمەڵایەتی. شۆڕشی ژینا پێچەوانەی پڕۆپاگەندەی کۆماری ئیسلامی دا نەمرکاوەتەوە و بە تاکتیک و شێوازی جیاواز بەردەوامە. مانگرتنی گشتی ڕۆژی چوارشەممە سێ ڕێبەندان یەکێک لە دیمەنەکانی شکۆداری ئەو بەردەوامیە بوو. ئەمڕۆ ڕیچکەی ئەو شۆڕشە گەلێک بواری کۆمەڵایەتی و سیاسی کوردستان و ئێراندا دەبینین و دەستکەوتەکانی حاشا هەڵنەگرن. ئەگەرچی هێشتا ڕژیمی ئیسلامی هەر لە سەرکارە، بەڵام واقعیەت ئەوەیە کە حکوومەتی ئیسلامی گەمەکەی بە ژنانی بوێر و چاونەترسی ئێران دۆڕاندووە. ژنانی ئێران ئەمڕۆ بە شانازیەوە ئاڵای خەبات لە دژی پیاوسالاری و دەسەڵاتی ئاینی پشتیوانی ئەو ستەمکاریە لە پێناوی مافی یەکسان بۆ ژنان و پیاوان و خەبات لە پێناو ئازادیان بەرز کردوێتەوە. بزوتنەوەی شۆڕژگێرانەی ژن ژیان ئازادی بە خەبات و خۆڕاگری قارەمانانەی ژنان لە دژی حیجابی زۆرە ملی پێناوەتە قۆناغێکی نوێنەوە و فەرهەنگ و کولتوری ئەو کۆمەلگایەی گۆڕیوە و ژن ئیتر نەک ئینسانی پلەی دوو بەڵکو پلەی تاجی سەری کۆمەڵیان بەدەستەوە هێناوە. بە تایبەتمەندیەکی گەلێک گرینگی ئەم ڕاپەڕینە شۆڕژگێرانەیە ئەوەیە کە تەنیا بیر لە ڕووخاندن ناکاتەوە، بەڵکو سەودای شکڵ پێدان بە بەدیل و ئالتەرناتیڤێکی ڕوونی لەسەردایە. ئەم بزوتنەوەیە تەنیا بزوتنەوەیەکی ڕووخێنەر نییە، بەڵکو بزوتنەوەیەکی شۆڕژگەرانەی خاوەن کۆمەڵێک ویست و داواکاری ڕۆژ بە ڕۆژ ڕوونتر و دیاری کراوترە، بزوتنەوەیەکی بنیادنەرە. بەڕێزان،
جەماوەری خەڵکی کرێکار و زەحمەتکێش و هەژاری ئەو وڵاتە دەرکیان بەو ڕاستیە کردووە کە شۆڕش تەنیا لە پێناو ئازادیدا بەس نییە، بەڵکو مەرجی ئازادبوونی واقعی گۆڕانکاری لە بارودۆخی ئابووری ئینسانەکاندایە. بەشی هەرە زۆری دانیشتوانی ئەو وڵاتە ڕۆژگاریان بە سەختی تێپەڕ دەبێت کە لێنە چینایەتیەکان ڕۆژ بە ڕۆژ قوڵتر و بەرینتر دەبنەوە. هەموو ئەوانە لە کاتێکدایە کە ئابووری ئێرانیش بەگشتی لە بەردەم داڕماندایە و ئەم داڕمانە پێش هەموو کەس بەسەر هەژارترین بەشی ئەو کۆمەڵگایەدا قورسایی دەکات. لە هەمان کاتدا قەیرانی سیاسی ناوخۆی حکوومەت و قوڵتربوونەوەی قەیرانی ئابووری و پاشەکشەی ئاشکرا لە سیاسەتی دەرەوەدا حکوومەتیشی لە ئێران خستۆتە دۆخێکی گەلێک دژوارەوە. ئامادەبوانی بەڕێز، لە کاتێکدا کە کەس گومانی لەوەدا نییە کە کۆمەڵگای ئێران بە بارودۆخێکی قێراناویدا تێپەڕ دەبێ، کاریگەری ئەو بارودۆخە لەسەر چالاکی ئۆپۆزیسیۆن چە لە ئاستی ئێران و چە لە ئاستی کوردستاندا پێویستە بە وردی لێک بدرێتەوە و وڵامی بەرپرسیارانەی پێ بدرێتەوە. لە کوردستانی شۆڕشگێڕ ئێمە لەگەڵ بارودۆخێکی تایبەتدا بەرەوڕوین، بارودۆخێک کە ئەگەر بەرپرسیارانە هەڵسوکەوتی دەگەڵ بکرێ دەتوانێت نەمانی ستەم و ژیانی بە ئازادی و بە ئاسایش و ئاسوودەیی لێ بکەوێتەوە و بە پێچەوانەکەی ببێ بە سەرچاوەی کارەسات و نەهامەتی. لەو پێناوەدایە کە ئێمە دەڵێین بۆ ئەوەی کە دەستکەوتەکانی تا ئێستای بزوتنەوەی شۆڕشگەرانەی کوردستان بەبادا نەدرێ، ئەوەندەی بە حیزب و ڕێکخراوە سیاسیەکانی چالاک لە کوردستان مەربوط دەبێتەوە، دیاریکردنی نەخشە ڕێگایەک بۆ هاوکاری و هاو ئاهەنگی نێوان ئەو هێزانە لە بارودۆخی ئێستادا وەکو بابەتێکی چارەنووسسازی فەوری هاتووەتە گۆڕێ کە پێویستە وڵامێکی ڕاشکاوانە و بەرپرسیارانەی پێ بدرێتەوە. و ئەو وەڵامە پێویستە جەماوەری خەڵک یەکگرتووتر کات، بە سەرکەوتن ئومێدواریان کات، پێویستە خەبات لە پێناوی ئازادیان بۆ ئاسان کاتەوە و ڕەنج و ئازارەکانی ئەو ڕەوتەیان بۆ کەم کاتەوە. پێویستە ڕێگان نەدات ناکۆکیەکانی ناو کۆمەڵگای کوردستان نابەوەخت و ناپێویست سەر هەڵبدەن. پێویستە ڕێگە لە داشکاندنی داخوازیەکانی خەڵکی کوردستان و چاوبەستنی خەڵک بە چەند ڕێفۆرمی ڕووکەشی بگیرێ. پێویستە ڕێگە لە سیاسەتی دووبەرەکینانەوە لە ناو حیزبە سیاسیەکانی چالاک لە کوردستان لەلایەن دژمنەوە بگرێ. پێویستە لە پەیوەندی نێوان حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستاندا کەشوهەوایەکی دموکراتیک و شارستانیانە بخولقێنێ کە ڕەخنەگرتنیان لە یەکتەر ئاسایی بێت و زمانی زبر بەکار نەهێنرێ. پێویستە هەمووان ئەو سەرەتایە بسەلمێنن کە دەسەڵات ئەمری جەماوەرە دەبێ ڕێزی لێ بگیرێ و بە دامەزراوەکانی هەڵبژاردەی خەڵک بسپێردرێ. پێویستە هێزی چەکدار لەژێر کۆنترۆڵ و بەڕێوەبردنی ئەو دامەزراوانەدا بێ. پێویستە هەموو ئەوانە ببێ بە نەخشە ڕێگایەک بۆ داهاتوی کوردستان کە حیزبە سیاسیەکانی چالاک لە کوردستان پێی پابەند بن و پشتیوانی جەماوەری بۆ دابین بکرێ. ئەزموونی 2 ساڵی ئەوەڵی دوای ڕووخانی ڕژیمی پاشایەتی لە کوردستان پێویستە وانەی لێوەربگیرێ و گەشە پێ بدرێ. بەڕێزان، لە ناو پارچەکانی کوردستاندا ئەمڕۆ ڕۆژاوای کوردستان لە بارودۆخێکی هەستیار و تەنانەت مەترسیداردایە. ڕۆژاوای کوردستان بە بارودۆخێکی تاڕادەیەک هاوشێوەی ساڵانی 57 و 59 کوردستانی ئێراندا تێپەڕ دەبێت. لەم بەشە لە وڵاتی سووریە کە زۆرینەی کوردن بزوتنەوەیەکی مافخواز و جەماوەری پێکاتووە، بزوتنەوەیەکی هاوسۆزی و هاوپشتی جەماوەری هاوچارەنووسی بە پێناسەی نەتەوەیی و ئاینی جۆرا و جۆرەوە پاراستووە. ئەو خەڵکە بەبێ جیاوازی ژیانی خۆیان بەڕێوە دەبن.
ئەم بزوتنەوەیە لە کاتێکدا کە فاشیزمی ئاینی لە دەمەشق جێگەی دیکتاتۆریەتی فاشیستی بنەماڵەی ئەسەدی گرتووەتەوە، سەرەڕای هەر کەم و کۆڕیەکی کە هەیبێ تروسکاییەکی هیوا بەخشی دیموکراتیکە بۆ جەماوەری خەڵکی ئازادیخوازی سووریا لە ناوچەکانی دیکەی ئەو وڵاتە. بەڵام ئەم ئەزمونە ئێستا لەلایەن دەوڵەتی ڕەگەزپەرستی ئەردۆغانەوە بە توندی کەوتوەتە ژێر مەترسیەوە. لەم ڕووەوە پێویستە بە پشتیوانی کاریگەر و بێدرێغی جیهانی و جەماوەری هەیە. دەوڵەتی تورکیا بەشێک لەو وڵاتەی داگیر کردووە و بەشەکەی دیکەشی بە ئاگر و ئاسن داوەتە بەر پەلامار و ویسگەکانی کارەبا، ویسگەکانی گواستنەوەی وزە و پاڵاوگەکانی نەوت لەناو چوون و چەندین جار بە هێرشی ئاسمانی و تۆپخانە نەخۆشخانەکان و سەرچاوەکانی دابینکردنی ئاو کراونەتە ئامانج. هاوکات هێزەکانی بەکرێگیراوی خۆی بەرداوەتە گیانی ئەو ئەزمونە ئینسانیە و لەگەڵ کەوتنی بەشار ئەسەد لە دەمەشق هێرشەکانی ئەرتەشی تورکیە و بەکرێگیراوانی بۆ سەر هێزەکانی سووریای دیموکراتیک چڕتر بووەتەوە. لە هەلومەرجێکدا کە دەوڵەتی ئامریکا لە پێناو دەستەبەرکردنی بەرژەوەندیەکانی خۆیدا لایەنگری دەوڵەتی تورکیەی پێ باشترە لە پاڵپشتیکردن لە خەڵکی ڕۆژاوا، لە هەلومەرجێکدا کە ئەو گروپەی لە دمشق دەسەڵاتی بەدەستەوە گرتووە بە هاوکاری دەوڵەتی تورکیا چاوپۆشی لە مافەکانی خەڵکی کورد و لە ناوبردنی دەستکەوتە کۆمەڵایەتیەکانی بزوتنەوەی ڕۆژاوای کردووەتە یەکەم ئامانجی خۆی. لە ئاوا هەلومەرجێکدا تاکە لایەنگر و پشتیوانی ڕاستەقینەی بزوتنەوەی ڕۆژاوا بریتیە لە خەڵکی خەباتکاری ناوچەکە و ئازادی خوازانی جیهان. پشتیوانی هەمەلایەنە و داکۆکیکردن لە خەڵکی ئازادی خواز و مافخوازی کوردستانی سووریا بۆ بەرگریکردن لە دەستکەوتەکانیان پێویستیەکی بەپەلە و هەنووکەیە. ئەرتەشی تورکیا هاوکات لەگەڵ درێژەدان بە هێرشەکانی لە ڕۆژاوا بە دەستدرێژی کردنە سەر خاکی کوردستانی عێراق و دامەزراندنی دەیان بنکەی سەربازی لە قوڵایی ناوچەکە و بردمانکردنی بەردەوامی ئەو ناوچەیە ماڵ و حاڵی خەڵک وێران دەکات و ڕەز و باخ و کێڵگە و کشت و کاڵیان لەناو دەبات و ئەمنیەت و ئاسوودەیی لە خەڵک زەوت کردووە. بە جۆرێک کە هەر ئێستا بەشێکی زۆر لە باکووری هەرێمی کوردستان لەلایەن ئەرتەشی تورکیەوە داگیر کراوە و ئەرتەشی تورکیا بە مەبەستی مانەوە و جێگیربوون لەسەر ڕێگای پێشڕەویەکانیدا دەیان بنکەی نوێی نظامی دامەزراندووە و هەزاران سەربازی خۆی تێدا جێگیر کردووە. ئەگەرچی بیانووی دەوڵەتی تورکیا حزوری پێکەکەیە لە سنوورەکانی هەرێمی کوردستان، بەڵام واقعیەت ئەوەیە کە ئەوە ناسیۆنالیزمی ڕەگەزپەرستی تورکە کە بەکردەوە دەرتێت. ئەمڕۆکە ئێمە شاهدی تند و تیژی و تروری دەوڵەتی تورکیا لە کوردستانی تورکیە و لە هەردوو بەشی کوردستانی سووریە و عێراقی. واتە دەوڵەتی تورکیا هاوکات لە سێ بەشی کوردستان خەریکی کوشتار و سەرکوتکردنی خەباتی خەڵکی کوردستانە. بەڕێزان، لە کۆتاییدا پێویستە ئەو ڕاستیە تەئکیدی لەسەر بکەینەوە کە کۆمەڵا هەر ئەو هێزە کۆمۆنیست و شۆڕژگێڕەیە کە لە خاڵە وەرچەرخانە مێژوویەکاندا تاقی کراوەتەوە. هەڵوێستەکانی لە قۆناغی هەستیاردا متمانەی جەماوەری بەدەستهێناوە. بێگومان لە داهاتووشدا دیسانیش دەکەوێتە وەها قۆناغگەلێکەوە بە پێشینە و بە تەجربە و زانستێک کە بەدەستی هێناوە ئەزمونەکان خاراوتری دەکات و دڵنیاین و بەڵێن دەدەین کە لە تاقیکردنەوەکانی داهاتووشدا سەربەرز و سەرکەوتوو بێتە دەرێ. لەگەڵ ئەوەشدا باجارێکی دیکە ئەو بۆچوونە هەمیشەیی خۆمان دووپات کەینەوەکە ئێمە ئەگەر باس لە دەستکەوتەکانی خەباتی تا بە ئەمڕۆی کۆمەڵەت دەکەین بۆ ئەوە نییە سەرینی ئارخەیەنی لەبەر سەر بنێین، بەڵکو بۆ ئەوەیە بیان کەین بە تۆشەی ڕێگای بەرەو پێشچوونمان. لە هەمان کاتیشدا لە هەڵەکان ئەزمون وەرگرین و دووپاتیان نەکەینەوە. بژی کۆمەڵا، بژی سۆسیالیزم
سەرکەوتوو بێت شۆڕشی ژن ژیان ئازادی. ئێوەش هەر شاد و سەرفەراز بن. کۆمەڵە هەر ئەو هێزە کۆمونیست و شۆڕژگێرەیە کە لە خاڵە وەرچەرخانە مێژوەکاندا تاقی کراوەتەوە. هەڵوێستەکانی لە قۆناغی هەستیاردا متمانەی جەماوەری بەدەست هێناوە. لە داهاتووشدا دیسانەوە دەکەینەوەها قۆناغگەلێکەوە. بۆ پێشینە عەقڵ و تەجروبە و زانستەی کە بەدەستی هێناوە دڵنیاین کە دەتوانین لە تاقیکردنەوەکانی داهاتووشدا سەربەرز و سەرکەوت و دێتە دەرێ. ئەگەر باس لە دەستکەوتەکانی دەکەین بۆ ئەوە نییە سەرینی ئەرخەیانی لە شێرسەردا بنین، بەڵکو بۆ ئەوەیە بیانکەین بە تووشی ڕێگای بەرەو پێشچوونمان. لە هەمان کاتیشدا لە هەڵەکان ئەزمون وەردەگرین و دووپاتی ناکەینەوە. بژی کۆمەڵە، بژی سۆسیالیزم سەرکەوتوو بێت شۆڕشی ژن ژیان ئازادی. ئێستا داوا لە هاوڕێک کاوە ناسرا و بەژاکاو دەکەین فەرمونون بۆ پێشکەشکردنی پارچە شێعرەکەیان. خۆشەویستان، بەشداربووانی 26 ڕەبەندان ڕۆژی کۆمەڵە سڵاوێکی گەرمتان پێشکەش و بەخێربێن سەرچاوان. خوێندراوەیەکەم ئامادە کردووە بە سەردێڕی لەو فێرگەیەدا ڕاهاتووم. تارمایەکان نامتاسێنن، هەنگاو بەرەو پێش هەڵدەگرم. چرای ڕێم دوکتۆر جەعفەرە، بەرگەی ئازار و دەرد دەگرم. ئەو ڕابەرەم پێشکاروانە، هەر بۆیە وا پێداگرم. بۆ هێنانەدی یەکسانی و بەرابەری بەماناوە لەو جیهانی سەرمایەدا بەبێ وێستان هێرش بەرم. بۆ ڕاماڵینی ئەم نیزامە گەندەڵەی سەرمایە و کار، چەوسێنەر و کۆنەپەرستی بیرچەوتی دەور و بەرم. لەو فێرگەیەدا ڕاهاتووم، ئەو ڕابەرە فێری کردووم. لەو فێرگەیەدا ڕاهاتووم، ئەو ڕابەرە فێری کردووم کە دشت بە گشت چەوسێنەرێک چۆکدا نەدەم، من ڕاپەڕم. با گشت ڕاڕا و لادەرانی ئەو ڕێبازە چاوکەنەوە. با گشت ڕاڕا و لادەرانی ئەو ڕێبازە چاوکەنەوە، بۆ جارێکیش بیر بێننەوە بۆ چوونی دوکتۆر جەعفەرم. لەسەر قودرەتی شۆراکان کە هەوێنی دەسەڵاتدارەتی خەڵکە، شیکردنەوەی بەند بەبەندی کردە سەنگەری تاسەرم. کە لە ڕشەی دوا ڕۆژماندا ڕەچاوی کەین، دای بڕێژین، بیکەینە چرای ڕێبازی چۆن ڕزگاری بۆ سەرکەوتن وەک لەمپەرم. با بزانن بۆچی تووڕەم، با بزانن بۆچی تووڕەم، چونکە کانگای بیری تازە مافە سەرەتایەکانی خەڵکی چەوساوەی پڕ بەپڕ کردە بەرم. بۆەوەی هەر کەسێک دژی بێ و خۆی لێلادە، بۆەوەی هەر کەسێک دژی بێ و خۆی لێلادە، ئەوە ئیتر ناوەرۆکی خۆی پێندەڵێ کام جەمسەرم. ئەوانەی لەو جەمسەرەدا قەتیزماون هەرگیز ناگەن بەو گەوهەرە بایەقدارەی پاراوکەرم، کە بۆ دنیای بێشەوسانەوەی مرۆڤە هەنگاو دەنێ و سۆسیالیزمە ئاسۆیەکەی. بۆیە هەر ئەوە ڕابەرم، بۆیە هەر ئەوە ڕابەرم. سەرکەوتوو بن. ئێستا داوا لە هاوڕێ نون بێشاڵاو دەکەین بفەرمون بۆ پێشکردنی شێعرەکەیان. بەسڵاوێژی گەرمەوە ڕۆژی کۆمەڵە لە هەموو لایەک پیرۆزبایی دەڵم.
یاد و ناوی جانبەقتوانی ڕێبازی ئەم ڕێبازە شکۆدارە بۆ هەمیشە بەرز و بەڕێز و لەسەر سەرانە بەڕاستی. شێعرەکە پێشکەشتانی دەکەم بە نێوی چمانێکە. هەر وەک دەبینین کە کۆماری ئیسلامی ڕۆژ بە ڕۆژ خراپتر و گەندەڵتر دەبێت، بەڵام سەرڕایەمەوە ئەوەش خەڵکانێکی زۆر لە ئێراندا کەوتونە ژێرباری ئابلۆقە و زۆر بە دژواری ژیانی ڕۆژانەیان بەسەر دەبن. ئەم شێعرێ من ڕوو بە خەڵکەیە کە تاکەی بەڕاستی ئەوەندە بڕەکە. چمانێکە شیاوە ژینێ گەر لە مافی دەربڕینت کەم نەبێ، نیو لە نیوی ڕۆژگارت پڕ لە ئۆف و خەم نەبێ، کۆچی کۆتا هەر لە پێشە ئەمڕۆ ڕوودا یان سبەی، تۆ کە ناژی تا هەتایە دەست بە چاو و دەم نەبێ، بێت و ڕابێی تۆ بەکایە و دەستی دەستی کردنت، خاوەنی هیچ بوونێ نابی بەس هەژاری و خەم نەبێ، ئەم وڵاتە پڕ لە نان و پڕ لە زێڕ و پارەیە، دابەشی کەن تاک و ئەم دەست احتیاجی بەم نەبێ، کەی ڕەوایە گەر مناڵێ دێ لەسەر شۆستە و شەقام، کەی ڕەوایە گەر مناڵێ دێ لەسەر سۆستە و شەقام، دەست دەداتە دەست فرۆشی گەر لە نانی کەم نەبێ، ئەو وڵاتە قەت مناڵی ژینی منداڵی نییە، لەو وڵاتە قەت مناڵێ ژینی منداڵی نییە، تا بەسەر بە ژینی شادی و هەر بە شلکی چەم نەبێ، ئەم ڕژیمە گەر بە دەربەست خەڵکەکەی خۆی دانیە، ئەم ڕژیمە گەر بە دەربەست خەڵکەکەی خۆی دانیە، با بڕوخێ ژێر و ژوور بێ هەر بە تەنیا زەم نەبێ، مافی خەڵکە نانیان بێ ئاویان بێ شاد بژین، هەر هەمیشە تێر و مڕبن وا دەبۆ ئەو ژەم نەبێ، تۆ شیاوی ژینی ئینسان لەم جیهانە پانەدا، تۆ شیاوی ژینی ئینسان لەم جیهانە پانەدا، کوا ژیانە مانی ئاوا هەم هەبێت و هەم نەبێ، قەت دەزانی بۆتە فکرت ژینەوە تۆی خاوەنی، کورت و ساکار وایە تا سەر خاترت قەت جەم نەبێ. سپاسان دەکەم. ئێستاش داوا لە هاوڕێژیانی ناسری کەین فەرمون بۆ ئێرە بۆ پێشکەشکردنی شێعرەکەیان. دایکانی خاک و باوکانی ئاو ڕێبەندانیان گۆچ ئەکرد، شەختەیان کەوتە بەر شنەبایەکی بربەیان و شێمای شێوا، ڕەشەمە تووا تووا و تووا هەتا خاکی نموس لێوی دەرکەوت، هەتاوکو و ڕیشەی پێواو پشکۆژی سەرکەوێ. ئەم کەش و هەوا ئەو ڕستەی شێعری سوارەی بەبیرهێنا، تۆ وەکو سروەی بەیانانی بەهاری، تۆ لە لەشمە گیانی سووکی ناودیاری، بۆ شەوی خۆشی و نەخۆشیم یادگاری ڕەمزی ئینتیزاری. ئێستا منیش مزگێنیم پێیە، خاکە لێوەم پێشەنگی گوڵ و گیا و درەخت، مژدەی دەشت و باغ و کێوم، هێدی هێدی نە یەک نە دوو نە سەد گەرو هاوتە دەنگ، دەماور دەماور هەست هاوتە جەنگ، جۆزەردان ڕەخسا گەنم و جۆ و چۆپی هۆرپڕای هەستا،
شایی کەوتە زار بە دە و بە سەد و بە هەزار کات تێپەڕ ئەبوو گەلاوێژە و خەرمان دەست هەستی دەستکەنەیە و هەرمان لە ناکاو گولەی گەستی ڕەشبیر کەوتە جەستەی خاوەنبیر کراوسی سپی یەخەی ئاڕەقی تان و پۆی سوور بوو نەخشرا بە باڵا بۆ بیرەوەری کرا بە ئاڵا چما ئەستێرەکان وجاخیان گەش ئەبوو ناز ناویان پێ ئەبەخشرا یەکێ فوئاد یەکێک بەیان ئەوی تر پێشمەرگە یەکێک ژن یەکێک ژیان ئەوی تر ئازادی یەکێک خاونە یەکێک ڕۆژ ئەوی تر ئێوە بڵێن ئەوی تر بژی ڕۆژی کۆمەڵە ئێستاش پەیامی ڕێکخراوە سیاسیەکانتان پێ ڕادەگەێنین پەیامی یەکێتی نیشتمانی کوردستان حیزبی دموکراتی کوردستان پارتی کرێکارانی کوردستان PKK پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک حیزبی شوێعی کوردستان کۆمەڵەی گەنجانی کورد لە یۆتۆبۆری سپاسی هەموو ئەو حیزب و لایەنانە دەکەین کە چەپکە گوڵیان بە چەپکە گوڵ بەشداریان کردین زۆر سپاس ئازیزان هاوڕێ عەلی قەمەری یەکێک لە نووسەرە کوردەکان لێرەم با بفەرمونون بۆ پێشکەشکردنی کتێبەکەیان بۆ ناسرێندنی ئەو کتێبانە کە بەلایەنەوەیە سڵاو بۆ ئێوەی بەڕێز و ئێوارەی هەموو لایە خۆش ڕۆژی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە هەموو لایە پیرۆز بێت وەکو کەسێک کە بەشێک لە تەمەنم لە تەکی کۆمەڵە بووە پڕ بەدڵ ئەم ڕۆژە پیرۆزبایی لەکەم لە باوکو دایکی هەموو گیان بەخت کوردوانی ڕێگای ڕزگاری کوردستان و کرێکاران و زەحمەتکێشان و خەڵکی چەوساوە و بە تایبەتی بنەماڵەی گیان بەخت کردوانی کۆمەڵە من ئەو خانمە لوتفی کردووە و هاوڕێیە زۆر سپاس لە من نووسەر نیم بەڕاستی بەڵام وەک هەر کەسێک کە مێژوویەک لەناو مەسایلی سیاسیا بووە من تا ئێستا دوو بەرگ لە بیرەوەریەکانم نووسیوەتەوە بەرگی یەکەمی بیرەوەریەکانم تایبەتە بە کوردستان کە 335 لاپەڕێ شتێکیوە ئەو سەردەمەی من لەگەڵ حیزبی دیموکراتە بووم لە لایەنگری و ئەندامەتیوە بگرە تا پێشمەرگایەتی و دواتر مەسئولی تەشکیلاتی حیزبی دیموکرات بووم لە مانتیقەی سەلاسی باوەجاری بەشێک شارستانێکە لە پارێزگای کرماشان دیارە لەو شوێنەیدا ئێمە بەرپرسایەتی مانتیقەی داڵەهۆ سەرپێڵی زاو و قەسری شیرینمان لە ئەستۆدا بووە تا نزیکی جوانڕۆیانی لە ڕاستیدا چواردە شارستانەکەی پارێزگای کرماشان ئێمە کار و چالاکیمان لە 5 شارستانیدا کردووە لەو سەردەمەیدا نزیک 6,000 ماڵی لای ئێمە ئاوارە عێراق بوو هەموو ئەو هۆکارانە و دەورانی پێشمەرگایەتیم لە ناو حیزبی دیموکراتە لە بەرگی یەکەمدا نووسیوەتەوە و لە کۆتاییدا ئێمە لە سەر سنوورەکان حکوومەتی بەعسی عێراق بە زۆر وەکو دیلی شەڕ ئێمەی برد بۆ ئۆردوگای ڕوومادی ئۆردوگای ڕوومادی لە پارێزگای ئەمبارە لە عێراق 130 کیلۆمتر لە بەشی ڕۆژاوای بەغدادایە کە لەوێ 6,000 بنەماڵەی منتیقەی سەرسنووری کرماشان بەتایبەتی خەڵکی منتیقەی سەلاسی باوەجانی قەسری شیرین سەرپێڵی زەهاو و داڵەهۆ ئاوارەی ئەو شوێنە بوو من لە ئۆردوگای ڕوومادیەوە خەباتی خۆم بە تەکی کۆمەڵە گرێداوە و هەموو هۆکارەکانیشم لەم کتێبی دووەمەمدا نووسیوە
452 لاپەڕەیە. لەم کتێبەیدا باسی دەرد و ئازاری خەڵکی ئۆردوگای ڕوومادی کراوە بە وردی، باسی فعالیەت و تێکۆشانی دانە بەدانە بەبێ تەعەسسوبی ئیدۆلۆژی و حیزبی و هەموو حیزبەکان چالاکی بنتیان نووسیوە، ناوی تەک بە تەکی هەموو تێکۆشەران و فعالینی کۆمەڵەم نووسیوە، نەک هەر لە ئۆردوگای ڕوومادیدا، بەڵکو لە هەردوو کتێبەکەمدا، هەر لە هەورامانەوە هەتا لوڕستان ناوی هەموو شەهیدەکانی کۆمەڵێت لەم دوو کتێبەدا، لەم کتێبی دووما هەیەوە لە کتێبێکی مشاعینی حزبی دموکرات، و بە تایبەتی تەواوی شەهیدان فعالین تێکۆشەرانی سەرشناسی کۆمەڵە لە ئوستانی کرماشان، هەورامان تا لوڕستان و هەمەدان و تا ئیلام هەمووی لەم کتێبانەیدا هەیە. و لە تەکی بەشێکی زۆر لە مێژووی کۆمەڵە و همچنین حزبی دموکرات لە کتێبی یەکەمدا. ئەمن کارم لەوەی نییە ئێستا من چۆن لەسەر سیاست بیر دەکەمەوە، ئایا کۆمۆنیستم، چەپم، ناسیۆنالیستم، ئەوە شتێکە پەیوەندی بە خۆمەوە هەیە، وەک مسلمانیە دەڵێت ئەوە شتێکە بەیدی خۆم و خوای خۆم. بەڵام من کاتێک دیموکرات بووم، وەک دیموکراتێکم کتێبم نووسیوەتەوە، وەکو ئەو کەسانە نیم کە 20 ساڵ لە تەکی حیزبێکان لە حیزبەکە وازیان هاورد دەبن بە دژمنی سوێن خواردووی ئەو حیزبە. من حەقیقەتەکانی ئەو مێژووەم نووسیوەتەوە، و ئەو کاتەیش کە لە ئۆردوگای ڕوومادی بەرپرسی تەشکیلاتی کۆمەڵە بووم، وەکو بەرپرسی تەشکیلاتی کۆمەڵە ئەم کتێبەم نووسیوەتەوە بەبێ تەعەسسوب. 100 جار نووسیومە حزبی دموکرات بەم دەلیلە و بەو دەلیلە و بەو دەلیلە و بەو دەلیلە ئۆردوگای ڕوومادی حزبی یەکەم بووە، و ئەوەیشم نووسیوەتەوە بەشی هەرە زۆری ڕچەشکێنەکانی ئۆردوگای ڕوومادی کۆمەڵەیەکان بوون. جا هەر کەسێک پێی خۆشە لەو مێژووە ئاگادار بێت. من پێم وایە، ینی ئەگەر مبالغە نەکەم، من پێم وایە ئەم کتێبانە دەبێت لە فێرگەی حیزبەکاندا بخوێنرێتەوە بۆ ئەو کەسانەی تازەتیان فێری کاری سیاسی دەبن. زۆر سپاس کە ئەو دەرفەتەدان بە مندا. ئێستاش ئێوە ئازیزان فەرمون بۆ بەشی هونەریەکانمان بە بەشداری هونەرمەند فەریبورز کەرەمی ئاوات پێنجوێنی ئۆک بڕیار. زۆر سپاس بۆ ئیمشەو. بۆ ڕزگاری هەموو ئینسانەکان لە ڕووی جیهان، هیوادارم هەمیشە سەرکەوتو بین، هیوادارم ڕێگای ئازادی هەمیشە ئاڵای بەردەوام و ڕێگای پیرۆز بێ. بە ئەفتخارە هەموو پیشمەرگەکان، هەموو مبارزانی ڕێگای ئازادی یە چاپلە لێ بدەن. هەیدا دەیدا دیدەکەم ئای ئای هەندا دەمەیدا بمرمەی دیدەکەم ئای ئەگەر ساوقی وەفاوکەی وەختەنم شەوە ئەتەش کوشتم حوزورت جەختەنم شەوە هەیداد ئای ئای
ئەگەر ساڵغی وەفاوکەی وەختە نمشەوە تەش کوشتم حزورت جەختە نمشەوە هەیداد هەڵاو کە ساڵگیاوەیم شەو هەڵاو کڕوای لە من خڕت باو بی سوڕاوهی سەختە نمشەوە نیەزانی تۆ ئاخ نیەزانی تۆ کە دڵبی باودە چەند بەدبەختە نمشەوە هەیداد نیەزانی تۆ دیدەکەمەوەی کە دڵبی باودە چەند بەدبەختە نمشەوە خەیدادەوەی ئاخ نیەزانی تۆ کە دڵبی باودە چەند بەدبەختە نمشەوە بارگەی خەمم هەڵگرت و هاتمووە بۆ شارەکەم هاتم بەرەو دیاری شەنگی کەس و کارەکەم بوو باوشی بەسۆزێ دایکە دڵ سوتاوەکەم بوو باوشی بەسۆزێ دایکە دڵ سوتاوەکەم تاکو بزانێ چەندە بەسۆیە ئازارەکەم هاتم وەکو شەماڵێک چڵوگەڵا بدوێنم ئاویزی غەریبی دڵ بەجاری هەڵوەڕێنم هاتم وەکو شەماڵێک چڵوگەڵا بدوێنم ئاویزی غەریبی دڵ بەجاری هەڵوەڕێنم کە من نمەی بارەک بم ئێوەی شاوینەی بەخمن هەرچەند لە لێتان دوور بووم هەنیسکواهی نەخمێن بارگەی خەمم هەڵگرت و هاتووە بۆ شارەکەم هاتم بەرەو دیاری شەنگی کەس و کارەکەم
چاوە باڵاترین میوانە دڵم پرسەخانەیە سەرم بە فریزستانە فرمیسک و خەم لە چاوە باڵاترین میوانە وەک باڵندەی لانەوە سەراوی ناو نیشانم وەک باڵندەی لانەوە تەراوی ناو نیشانم چەند شیرینەکە دەڵێم من خەڵکی کوردستانم من خەڵکی کوردستانم بارگەی خەمم هەڵگرت و هاتم بۆ شارەکەم هاتم بەرەو دیاری شەنگی کەس و کارەکەم شەنگی کەس و کارەکەم چاوەکەت مەستە بەناهەق فیری مەیخانەی مەکە لەگەڕی مەخموری بەزمی دوردی پەیمانەی مەکە چاوەکەت مەستە بەناهەق فیری مەیخانەی مەکە لەگەڕی مەخموری بەزمی دوردی پەیمانەی مەکە دڵ بە مەیلی خۆی دەمێکە عاشقی باڵاکەتە دڵ بە مەیلی خۆی دەمێکە عاشقی باڵاکەتە aman way way aman shine on my aman way way aman shine on my aman sutiamu berjam botom kiji horay aman sutiamu berjam botom oglay horay aman نمندن تواقع شنیای نیافس نمندن تواقع شنیای نیافس یا خودر بگو که جان ملقای افس یا خودر بگو که جان ملقای افس آمان وی وی آمان
نەزەمی هەوری لارەکەمی چاو جوانەکەمان و نەبی هەوری لارەکەمی بگرە دەستی عاتکە دەمی هەوری لارەکەمی جان بگرە ماڵەکەمی دەی هەوری لارەکەمی ها کەی بەجووتێ بەی هەوری لارەکەمی ئەو بڵۆڵ سێبم با بۆ خۆی هەوری لارەکەمی بم کاتە گیرفانیەکەگەی هەوری لارەکەمی دەی مایەی ماڵەکەمی وەی هەوری لارەکەمی هەوای بانەوەبان شنەی داری تۆ هەوای بانەوەبان شنەی داری تۆ شادانیشتن وەی وەی دەکەن باسیش و دەبێ حەز بکا بڕیاریان یاری بەمەشو ئەها بڕیاریانێ هەیبانی قەڵاتەیە وەیبانی قەڵاتەیە هەر خۆشی لەماوە و عەزیزگیانێ هەی لە هیچ وڵاتەیە وەی لە هیچ وڵاتەیە هەر دڵسۆزیێنیە بڕیاریانێ هەی کێرا بمگاتەیە هەیەزن هەیەزن یەزن 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 هەیەزن سە مەرحەبا وەیەزن سە مەرحەبا پیرێژن دێمەستەمە هەتا ڕۆژی پێشەمە سەیری قەد و باڵایکە بەزە دەڵێ عەلمە بەرنە دەڵێ عەلمە شمشاڵ عالەمە ڕێە ئەرگاسێ لە بەریاوزی دەکەمێ حەوڕەنگە نوێنەیە وەی حەوڕەنگە نوێنەیە ئەرمەلا لە مزگە و عەزیزەمێ هەی لە دین دەردێنەیە هەی گەورە کاپچووک بڕیاریانێ هەی سەرسامدەی دەردێنم ئەو مەلایەی مارەیکە سوودودانەی دەردێنم گرە خەیدانگۆ 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 خەیدانگ ڕووبابە دەمدێنم زڵمی لادا بۆچی سواری نەکردی ئەو سایە غەنسەک بابە کوریارێکی بەوەفابە هەدێنم بە ئەسحابە
هناري وي هناري وي هناري وي هناري هنارة دنتينيا هنجوين شانينيا يارم لو شايانا به او شايا كيفينيا يارم لو شايانا به او شايا كيفينيا وخيتنك 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 الربابة دزين وصل بلادا وشي سواري نكردي او سايا خاصك بما